مزگەوتی شێخ پیرجب لە ناوچەی ئاکرێ یەکێکە لە شوێنە دینی و مێژوویە گرنگەکان کە هاوڵاتیان و سەردانیکاران زۆر پێیان داهاتووە. ئەم مزگەوتە پەیوەندیدارە بە کەسایەتێکی ئاینی بە ناوی شێخ پیرجب کە لە ناوچەیەکدا وەک پیر و ڕێنماییەکی ڕۆحانی ناسراوە. شوێنەکە تەنها مزگەوت نییە، بەڵکو زۆر جار وەک زیارەتکاریش بەکاردێت و خەڵک بۆ داواکاری و پاڕانەوە سەردانی دەکەن. خودێ جۆرێک باشە تقریبا 40 قادرمەکە 15 قادرمەکە زۆر قەدیمە زۆر زورێک جۆر هەرێوەڵە خودێ مزگەفتەکە هەندیر بێژی قەدیمە، یعنی ئەگەر بێژمەتە وەختێ بۆ بوو بۆ پیرە ئەو دەورانەمەوە خودم بزەبت تاریخەکەی نازانم بەس بە هەندی ئەمە دەزانین شێخ پیرجب لە ئاکرێ بوو شار کردیە لەگەڵ سەلاحەدین ئەیوبی، بەشداری شارێک بووە لەگەڵ سەلاحەدین ئەیوبی مامە و خۆنیەکەشی شتە وایە قەدیمەکەی لە ئەو محەلەیە برێن پیچەکۆ دیگە سەر دەکەوین دەگەین ئینشاءڵڵا گەلێک و کاونە هەرێ وەڵڵا ئەو محەلۆنە هەمووی خۆنی هەیە حسابێ فەلۆیە بەڵێ خودداوە مۆڵانە هەندێک یێ فەلۆ بوو هەموو خۆنیەکەی زۆر قەدیم بوون هێ وەختی فەلۆ بوو فەلە تێدا بوو ئەوە مۆلی مەیە لێرەیە ئەوە ئەمە قولە خۆنیایی داما و خۆنیەک جۆر قەدیماوەنە خۆنیانە زۆر ئەو محەلە تنێ بوو ماما ئەو سەرەوەی تنێ بوو چ خۆنیە دیگە لێرە نەبوو هەرێەوە تێبەڕۆ بچین دەرە سەعودیە دەبرێ کەرەنگ هەموو ئەو گەڕاکە زۆر قەدیمە ماما پێشتر ئاگرێ هەندە بوو چ بۆژۆر و بۆمبازاری لێ نەبوو ئەو گەڕەکە گۆرەڤۆیە پێ دەڵێن قەدیمترین محەلە لە ئاکرێ بەرا زۆر باشە ئەم گەشتینە مزگەوتەکەی ئەوە مزگەوتەکەیە ماڵەکە هەندێک جا لە خوی بوو لە تەنشتی بوو مامەگیان میێوانداری بوو تاتەن زۆر هەرێ وڵات شتانە هەبوو و بە دەڵێن ئەوەش مزگەفتەکەی جۆرە گۆدێ ئەوە کردیە هەندێک جۆ لە تاکیەکەی وەکی تاکیەوە دەبینیتەوە ماڵەکەش لە تەنشتەکەیە شێخ پیرجب هەندێک جۆ میێوان بوو تاتن لە تاکیەکەی دەبینیتەوە شێخ پیرجب یعنی ماشاءڵڵا لێبێت مرۆڤێکی ئیماندار و ساڵح بووە شاری کردیە لەگەڵ سەلاحەدین ئەیوبی و جوعبەکەی شتام وایە قەڵغانەکەی شتام وایە زۆر شتێوی وایە وەڵام ئێستا نوێژی تێ ناکرێن لەبەر زەحمەتەکەی ئەو دەرەجانە هەموو قادرمەیە بەلێ بەس سەردانی هەیە ڕاستی سەردانی زۆر پێ لە ڕووی مێژوویەوە ئەم شوێنە بەشێکە لە کەلتوری دینی و فۆلکلۆری ناوچەی هەرێمی کوردستان. هەندێک کەس باوەڕیان وایە کە شوێنەکە بەرەکەتدارە و کاریگەریەکی ڕۆحانی هەیە. لە کاتی تایبەتیدا خەڵک کۆ دەبنەوە و بۆ چێژوەرگرتن یاخود ڕێ و ڕسمی ئاینی تێدا ئەنجام دەدەن. مزگەوتەکە لە دەوروبەری شاری ئاکرێدایە کە خۆی بە شارێکی مێژویی و دیمەنی سروشتی جوانی ناسراوە. گەیشتن بۆی ئاسانە. شێخ پیرجب لە هەندێک جێرانەوەکاندا ناوێکی پیرۆزە لای خەڵکی ناوچەکە کەسایەتێکی سۆفی و ڕۆحانی بووە کە پەیوەندێکی بەهێزی بە خەڵکی ناوچەکە هەبووە. دەگوترێت لە سەدەکانی ڕابردوو ژیاوە و وەک پیرێک کەرامات و کاریگەریەکی ڕۆحانی ناسراو بووە. زۆر جێرانەوەی خەڵکی دەوروبەر باس لەوە دەکەن کە خەڵک بۆ چارەسەری نەخۆشی یا چارەسەری کێشەکانیان ڕوویان لەم شوێنە کردووە. مزگەوتەکە سادەیە بەڵام هەستێکی مێژووی و ڕۆحانی زۆری هەیە. لە نزیکدا گۆڕی شێخ پیرجب هەیە کە ئەوەیش بۆتە شوێنی زیارەتکاران. خەڵک زۆر جار مۆمدا دەگرین و یاخود دوعا دەکەن لەوێ.
هەلبەت ئەوکرێ بەنەوبانگە بە شێخە گەورەکان یەکێک لەو شێخە گەورانە کە بەنەوبانگە ناوی شێخ پیرجبە بەس ناوی درستی تەواو ناوی شێخ جبرەیلە ئەم شێخە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 1970 مێژوەکەی پێغەمبەر سڵاوی خۆ لەسەر بێ بە شەوێک هاتە خەونەکەی وتی شێخ پێویستە تو بچیە قاهرە مسرێ لەوێن دەرێ خەزە بکەی اینجا شێخ سێ جار هاتە خەونێ سێ شەو لە سەرێک هاتە خەونێ شێخەکە نەچار بوو وتی پێویستە من بڕۆم لازمە ئەوە پێغەمبەر وتی خەونەکەم لازمم بڕۆم اینجا جاران دوڕعی شەڕ لەبەر خۆیان دەکرد زی شەڕ هەموو لە ئاسن دروست کراوە کلااوی ئاسن لەبەر خۆی کرد و 200 گەنج لە ئاکرێ کو کردەوە و ڕۆژ بوو بۆ خەزا لە مسرێ لە وێری سەرکەوت جەبهەیەک دایە بوو شەڕ کەوتە بەروکی شەڕ لە شەر سەرکەوت و ئینجا کە گەڕایەوە چەند شەهیدیش دا ئەو گەورەی ئەو شەڕە شێخەکە خەڵات کرد چەند ئەرد زەوی لە دەشتی ناوکڕ لێرە ئاکرێ بەنەوبانگە لە دەشتی ناوکڕ لەوێ عەشیرەتی سوورچی هەیە هەرکی هەیە گۆران هەیە پێ دەڵێن دەشتی ناوکڕ ئەو دەشتە زۆر بە خێر و بەرەکەتە بوو دەخلودان اینجا خەڵات کرد بە چەند زەویەک و شێخەکە گەڕەوە اینجا ئێستا شوینەوەرەکەی ئێستا کە مایەوە ئەو زیەیە و ئەو گومبەتەی کە لەسەر دروست کراوە بوو مێژوو تا دیار بیتن تا هەتا دوایەوە لە ئاکرێ دا ئەو شێخە بناسن و کە کێ چی کردیە لە ژیانی خۆیدا ئەس پیرجب شاب عەبدوڵۆمە بۆ پیرە گەورەمە شێخ پیرجبە ئەمن بەوی نۆفکریمە ئەو نەوی چرکویمە شێخ پیرجب ئەم بینەوەکردمەوە ئەو شێخ پیرجبەی جوبیت کردە بەرخۆ شێخ پیرجب قۆی دەبێت لەگەن سەلاحەدین ئێو بیدۆبیا یەکتا مسرێ فەڵەستینێ قودسێ چەند جۆن بەشدۆر بیا ئەو تشتەکە ئیشتا لۆی ئەمەنە سلەمە تاکیە هەیە تاکیە شێخ پیرجبی ما نزگەوتە نزگەوتی حەجیە لۆی مەیە بەێ ئۆکرێ کچکە بۆ قەدیم ئەو محەلۆ نەبوون قەدیم گۆڕەوە نزگەوتی گۆڕە نزگەوتی حەجیە گۆڕەوە وێرە تاکیەوە لەوەیە نزگەوتی حەجیۆ تەنش لەوەیە جا ئەو نزگەفتەکە کۆنێک لەیە کۆنێکی ئەوەیە بۆ تۆن زۆر بۆشە نزگەوتی قەدیمی ئەوێنی گەلک مەلۆ لێبینە لە بینم مەلە عۆرف بیا مەلە عەبسەمەد بیا مەلە بۆ پیر بیا یعنی زۆر لە بیرمەوە قەدیم گەلک هەبیە وەک زۆر زیارەتکارەکانی کوردستان دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە ئەمە شوای کردووە شوێنەکە تەنها بۆ ئاین نەبێت بەڵکو بۆ سەیرانیش شوێنێکی گونجا و سەرنجڕاکێشە لە هەندێک کاتدا بە تایبەتی لە وەرزی هاوین خەڵک زۆر لەوێ کۆ دەبنەوە دەبێتە شوێنێکی کۆمەڵایەتی و پەیوەندی نێوان خێزانەکان هەندێک کەس زۆر جار قوربانی لەوێ ئەنجام دەدەن ئەم شوێنە بەشێکە لە کەلتوری دینی و فۆلکلۆری ناوچەی هەرێمی کوردستان و دەری دەخات کە چۆن باوەڕی سۆفی و پیرەکان لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا ڕۆڵی کاریگەریان هەبووە هەندێک جێرانەوەی بەناوبانگ لەسەر شێخجیب لە ناوچەکەدا هەیە دەگوترێ خەڵکانێک کە نەخۆش بوون کاتێک سەردانی ئەم شوێنایان کردووە و باشبوونیان بەدەست هێناوە هەر بۆیە خەڵک کاتێک کە سەردانی دەکەن مۆمدا دەگیرسێن و خواردن و خواردنەوە لەوێ دەکەنە قوربانی و هەستێکی ڕۆحانی دروست دەکەن و هەندێک کەسیش باز لەوە دەکەن کە زۆر جار شێخ پیرجب دێتە خەونیان و ڕێنماییان دەکات هەلبەت ئەلبەتە ئەو مزگەوتە بووچی جێگایەکان بەرزە لە گەڕێکی گۆڕەوە بووچی پێ دەڵێن گۆڕەوە چونکە قەلاتی کۆن بە قەلاتی نوێ گۆڕایەوە لەبەر ئەوەی پێ دەڵێن گۆڕەوە اینجا تەبیعەتی سروشتی ئاوادانکردنی مزگەوتەکان لە دەڤەری ئاکرێ لە جێگای بەرزە بوو
بوچی تا اكو امام بشت بانك بدات يان خطبه بخينيتن تا دنگكي بگتا همو مالكان چونكا سماعه او آمرانه که ایستا دنگ برزن او نبو لآكري نجا لهر گركك لگرككاني آكري شويني آوادان كردني او مزگوتانه پیویز بو لجگاهی که برز بید تاكو دنگ بشو نخاصمه خاصة شوكاني رمضان که بانگ اراده هلا بوچه بو خلککا هشیار ببیتن بو پاشی بخود لازم جگاهی که بردید تا دنگی امام یا دنگی ملا یا پیاوی آینی بگه تموم مالکان اینجا شوازه که بمشه و ایستش بوچی مناره که گوره بلنده کن برزده کن و سماعه پیوده کن به خمد او هنده تا خلق گوه لدنگو خطبه وتاري إمام كامل والله أو جنبتا إستا آودان كريا أنوي نواكي شيخ شمس الدين إستا دانشتواني ويري عوليريا نوايا كابو نوي بناوي بيرجب نصراوا أو زيكي روجك هل يقد قلتي بيت بم دفروشم جماعتك هاد بو وفدك هاد بو لإيران قلتي أو زيادة كرم بلام الشيخ شمس الدين رفصي كردو قلتي أو ميجوي إمايا ونافروشين إنجا أو شيخ شمس الدين أو هندا يعني مقبلين شبلين يعني أو هندا طاقتينية أو شوينا برسرا بقريتنو وشينا خويندن لسر بيتا كرن يعني خلقك بيت تماشاي أم شينا ورا بكتن أو بس درش مكان مو نشانكي يعني بس أو جنبت لسر أو زياج كلا بري خودي كردرع كلا مويا أو شينا وري ويا وميجوي ويا بە گوێڕانەوەی پیرانی شار کەسێکی پیرۆزە هەروەها دەوترێ لە کۆندا یەکێک بووە لە جەنگاوەرانی سڵاحەدین ئەیوبی تاوەکو ئێستاش جلوبەرگ و جبەکەی پارێزراوە لە نێوان نەوەکانی دەستا و دەست کراوە هەر لە ناو تەچە و مزگەوتی شێخجب دەگوترێ پێشتر حەوزێکی ئاو هەبووە کە خەڵک بۆ چارەسەری نەخۆشی بەکاریان هێناوە بە گوێرەی گێڕانەوەی پیرانی شار دەگوترێ چەندین کەس لەم مزگەوتە یاخود بڵێن لەم حەوزە ئاوا چارەسەری نەخۆشیان بۆ هاتووە و چارەسەر کراون هەلبەت ئەو جلوبەرگەی کە شێخ پیرجوک لەبەری کردیە پێ دەڵێن دڕع یعنی زی شەڕ چونکە شەڕی جاران بە گولە نەبوو بە تفەنگ نەبوو بە توپ تەیار نەبوو هەموو بە شیر و تیر بوو اینجا ئەو زیە وەکو پەنجەرەیە یعنی مشەبەکە کە بەهێزە سەری شیر و تیر ناشتنە گیانی ناگەتە گیانی ئەو شەڕکەرە شەڕوانە بێجا ئەو زیە لەبەری کرد سینگ و مل و زکی هەمووی دادە پۆشی و سەریش دادە پۆشی قاچەکان یەدەستی شەبوو لێرە لەدەستی شەبوو وەکو پارچە ئاسم بوو لەسەر زەندە لەسەر ئەم زەندە دەچتە شەڕی بەبێ ترس و لەر ناترسیتنی شەڕی خۆ دەکەتن و دژمن دەکوژیت و دێتەوە اینجا هەر لەسەر مزگەوتی پیرجب کە بە ناوی ویە پیرجب نەوەکانیش ئیستە ناوی کوڕێکی پیرجب ناوی نەوەکانی پیرجبە ئەو مزگەوتە ناودەنگە بە کانیا وەک سەرچاوەی ئاو ئەو سەرچاوەی ئاو بەکاردەینە بوو چێ بوو سێ تشت سێ شت ئەو شتێک بوو دەستنوێژ دوو بوو غسڵ ڕاکردن چونکە ئاو لە ئاکرێ ئاوی حەنەفیەکان کەم بوو دەتنەوێن تاتن خۆدا ئێختەنا ئەو ئاوە خۆی دەشوت و پاقش دەکەتەوە بەڵام ئەوەی لە هەموویان گەرنگتر ئەو ئاوە زۆر دەرمانێکی گرنگ بوو بۆ کێ بۆ ئەو نەخۆشانەکەی تاو لەرزە دێتێ تاو لەرزە کە هاتێ سێ چارشەمبیان بۆچی سێ چارشەمبیان چونکە چارشەمبی یێ کوردانە یێ زەرەدەشتیانە پیرۆزە ئەو ڕۆژانە زۆر پیرۆزن
یێمەیە بمانەوێ نەمانەوێ ئەو چارشەبیەیە ئێمەی کوردانە دایکم من خۆم یەکە کەسێک وەکو من دیتیمە و بەکارینەوە بەدزیوە لازمە بچی ئەو بینیت بۆ ماڵ خۆ پێ بشو سێ چارشەممە بەڵام لەگەڵ کەسێک لە ڕێگادا گەل کەس قسە مەکەی و یەکسەر بێ ماڵ خۆ بە ئەوە بشو ئەوە زۆر پیرۆزە ئەو تۆیەکە لێ دەچێت اینجا ئەوە دیارە ئەو ئاوە دەرمانێکی تێدا هەیە ئەو میکرۆبەی کە لەسەر لەشی مرۆڤە دەکوژیتن من خۆم بەکارینەوە و مساغ بوومەوە اینجا ئەوە ئیستاش پیرۆزە زۆر پیرۆزە بەڵام جێگای داخە ئیستا کەلکی نەماوە و کەس سەردانی ئەو کاریان ناکات و کەس هەر نازانیتن ئەمە دەرمانە بوو ئێش هەکینوکە ئێستا ئەکینوکە هەبەرد بیا بەس بۆنەکەی ڕۆ کردێ دۆنجی سابنەکە خرجیت و کۆریتە بیا بە ئێستا کردێ ساب ئەوە هەگوونەکەها قەدیمەکەم وە برک و ئەو مەزمایەکەی ئەوێ وایە ئەوە چیۆیە لە بن چیۆی دەرچێت چیۆی کەت بدێ بەرێ ئۆدەم بن چیۆی بەردێتە ئەوەکە تبرکە بوتۆ ینی زستۆنۆن گەرمە ئەوینۆ سۆرداوە جۆمە ئاڵەمەکە وێرە کێمە ئاڵەم نەموە هەموو هۆی تیا خۆرێ نۆدەم جەماوە ئەوەنە بەرەندێنەک و قەدیم وێرە نزگەوتێکی ئەو بوو نزگەوتی حەجۆ بەنۆ بوو بۆنگا ئەوڵەمە هەموو لە وێر نوێشتکردن بەزی قەدیمەکە ئەوە نەبوو ئەوەیە مودل نییە ئێمە قەدیم بووە وەختی بۆ پیرە گەورەمە شێخ پیرجەب قۆی دەگوڵە جلم لە هەیە لە مۆلەیە کراس و کلااوخری حربیە تقریبا هاتە 35 کیلو 40 کیلو دەبی منەکیشە بەت ئەفگرانی ئەو هەند دەبی قەدیمە وەختی سەلاح الدین ئەیوبی ئەو کۆتی بۆ پیرە گەورەمە شێخ پیرجەب قۆی دەگەلە گەلەوێ لەو ئۆکریا چەند نەفەرێک بریدنیە چوتە لە چتا مسلێ چتا فەڵاستینێ چتا قوسێ ئەوانە چووە ئەو جیل و بەرگۆنە ئێستا لە مۆی هەلۆی مایە یعنی جیل بوو جیلیە لۆری مە بووینتەوە هەلبەت من وەکو کەسێک لە دەڤەری ئۆکرێ من زۆر مۆڵمان پێش مزگەوتە مۆڵێکی تریش من هەیە لە پێش مزگەوتە من بەداخەوە تەماشای و مزگەوتە دەکەم کەس تێدانیە ئیمام نییە بانگ بدەتن کەس نییە پێشنوێژ بکەتن کەس ناوچیتن سەردانی ئەو مزگەوتە بکات کەس ناوچیتن بەو ئەوە خۆ بشوت تاکو ئەو تایەکە لێ بڕوات اینجا من زۆر جار باز دەکەم لە کوچک و دیوانەکانیان لە ڕنیشتنێکدا من دەڵێم خۆزگە ئەم مزگەوتە جارێکی تکرد نوژەن بکەینەوە و دەرگاکەی بکەینەوە و ئیمامێک ئەو فەقێک بشتەوێ نوێژ بکات پێشنوێژ بکەتون ئەو مزگەوتە ساخ بکەینەوە و دەنگی ئیمام و سەڵاواتمان گوێ لێبێ هەلبەت جاران باب و کاڵمان یعنی بە قوتابخانە دەڵێتن علمی شەیتان هەر کەچ قەتەغا بوو چتە مەکتەب قوتابخانە ئێمە پێ دەڵێن مەکتەب اینجا فەقیمان هەبوو لە هەر مزگەوتێکدا ئیشتەشمان هەیە ژوورێک هەیە تایبەتە بەس بوو فەقیەکان فەقیه یعنی ئەوەی کە زمانی ڕەوانە و تەفسیر و خوێندن و قورئان دەخوێنیتن فەقیه هەبوون ئەو فەقیانە لە دەور و پشتی ئۆکرێ دادنە مزگەوتەکانی ئۆکرێ دەیان خوێند ئیشتەش فەقیمان هەیە مزگەوتی گەورەمان هەیە دەخوێنن بەڵام ئێستا بیامە قوتابخانە بیە مەعهەد بیە پەیمانگە ئەو فەقیانە تاتن دوور و پەرێزەوە تاتنە ئەو مزگەفتانە دەیان خوند تێشت و فراوین و شی و لەسەر خەڵکی ئۆکرێ بوو فەقی سەتڵی خۆی دەست دەدەیە و لە ماڵان دەگەڕێت و نانی خۆی پەیدا دەکاتن اینجا مەشهور بوون ئەو مزگەفتانە بە دروستی وانەکانی ئاینی زۆر بەناوبانگ بوون بە نرخ بوون خەڵکێکی بەتوانە تێیە دەرداکەوت ما مزگەوتی شێخ پیرجەب خوا لێ خۆش بێ ناوی ئەوێن ناوی کابرای کە ناوی عەبدوسەمەد بوو ئەو عەبدوسەمەدە بانگی لەوێ دەدا و پێشنوێژی دەکرد و حەدیسیش دەخوند خەڵکی دەچوو لەوێ پرسیاری دەکرد چونکە زانا بوون پرسیاری ئاینیان لێن دەکرد ناوی گوتی عەبدوسەمەد بوو ئەوە تەماشاکۆ قەدیمە دەر پیس بە ئەوە کلۆویتی ئەوە کلۆویە ئەوە چۆکیتی ئەو کلۆ لێرە هیچ ئەوە چۆکیتی
بالك مش مشكلة ها أوا الشيخ بيرجب خوي دقوا لقنا صراحة لنا أيوبي دوبيا أو وقتي جاء جلوية صار بوزيه أوا كروسو كراو بيني جب أوا 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 شنو يقدر هزور رحمته وزني تقريبا هتوصل يوبين 6 كيلو هيا جرونيا كاي أو شوك أواش كلويدي بسم الله أواش كلويدي أو هيا وأو هيا هاد كوت يعني أكا شو جانجي ونو جانجي لو بيت أوا ديت أخوريا أو هيا أولي تدا يعني شيروتي أوا نقليتن شيروتي تروشن أو جلاينا أوا وقتين صراحة دي أيوبي بيا أو زماني كوتيا زور جماعتين دعوات يعني بو مقصد بو بنا متحفك يعني بو كريم الفروتنا من برا أو نعم دائما كسب متحفه نعم بفرش ما هو نوع تفرتين هيش بله أو نزقتا بيه بابي جورما نزقتا حجيا وهم أو تكيوية بنو الشيخ بيجبي تكي الشيخ بيجبي تكي هاي موجودة هسه شكا نودها قديم أشتنا لبيبون بس إنه إن الليلة قال لك جمعتين مقصد في اختيار نو كان سريع متين الليلة كان برخو أو كليلة بنا خوشيا وبو أو بوشوا ئەم شوێنە تاوەکوی ئێستاش لەلایەن خەڵکی ئاکرێ پارێزراوە و پیرۆزە. زۆرجار دەبینین خەڵک لە خواری و عێراق و ناوچەکانی ترەوە وەک شوێنێکی مێژووی سەردانی دەکەن و یادگاری لەوێ تۆمار دەکەن.